ئۆتۆبانی بابان شەقامی 100 مەتری سلێمانی دوای ساڵێک کارکردن تێیدا زیاتر لە 135 کارەکانی تەواو بووە. ڕۆژانە و با بەردەوامی با درێژای هەر 32 کیلۆمەترەکە کار لە پرۆژەکەدا دەکرێت. کۆمپانیای قەیوان کە جێبەجێکاری پرۆژەکەیە ئامانجێتی بە کوالیتیەکی بەرز و پلانێکی ئەندازیاری پێشکەوتوو پرۆژەکە جێبەجێ بکات. بە پلانێکی تۆکمە و زۆر بە گەرمی کاری تێدا دەکرێت. کەش و هەوا و ئاستەنگەکان نەبوونەتە هۆی ڕاگررتنی پرۆژەکە. کارەکانی پرۆژەکە زۆر بە باشی بەڕێوە دەچێت. زیاد لە 135 کارەکانی پرۆژەکە تەواو بووە. هەتا کۆتایی ئەم ساڵ کاری بڕین هەمووی تەواو ببێت. کاری پردەکان و ئەوبارەکان هەمووی تەواو بێت. یەکتر بڕەکانی پرۆژەکە کار لە هەموویان دەکرێت. شەقامی 100 مەتری سلێمانی بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت. قۆناغی یەکەم لە شارۆچکەی تاسڵوژەوە دەست پێ دەکات بۆ گوندی دەمرکان لەسەر ڕێگەی ئاربەت سلێمانی. پرۆژەکە دروستکردنی ڕێگەیەکی خێرایە بە پانی 100 مەتر و 4 سایدی هاتن و ڕۆشتن، بە پانی 21 مەتر و سایدێکی خزمەتگوزاری بە پانی 10 مەتر بە هەردوو ئاراستەی هاتن و ڕۆشتن. دیاردەیەکی شارستانی بۆ شاری سلێمانی، هەروەها جوانی شاری سلێمانی، هەروەها ئەبێتە شوێن ئەم بەشەی کە لە خواری سلێمانی کە تاکو ئیستا نەبووژا بۆ بەهۆی ئەو شەقامەوە ئەبوژێتەوە. پرۆژەیەکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان بەگشتی وە بۆ پارێزگای سلێمانی بە تایبەتی. تیمێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش سەردانی پرۆژەکەیان کرد و دوای کۆبوونەوەیان لەگەڵ ستافی جێبەجێکاری پرۆژەکە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیان پرۆژەکە تەنیا خزمەت بە خەڵکی پارێزگای سلێمانی ناکات، بەڵکو کاراسانیش دەبێت بۆ هاوڵاتیان و کاسبکارانی پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان و پێشخستنی جموجوڵە بازرگانی و ئابووریەکان. گرنگیەکی تەواوی هەیە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو هەرێمی کوردستان و بۆ پارێزگاکانی بەشێکی زۆر لە پارێزگاکانی عێراق و هەروەها بۆ سنووری کۆماری ئیسلامی ئێران و بۆ هاتوچۆی بازرگانی و تیجارەت بۆ کۆماری ئیسلامی ئێرانیش بە شێوەیەکی گشتی قەڵەباڵغەیەکی زۆر لە ناو شاری سلێمانی کەمەکات و ئەم کارە ئاسانیشە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە کارەکانیان لە دەرەوەی پارێزگای سلێمانیە. ئۆتۆبانی بابان یەکێکە لە پرۆژە هەرە گرنگ و استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان با بڕی 400 ملیار دینار لەلایەن کۆمپانیای قەیوانەوە جێبەجێ دەکرێت. بڕیاروایە کەمتر لە 2 ساڵی ئایندە بەشی یەکەمی پرۆژەکە تەواو بکرێت و بەڕووی شۆفێراندا بکرێتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.